دەمانەوێت ئێستا لەگەڵ میوانێک گفتوگۆ لەسەر ئەم پرسە بکەین ئەویش زۆر بەڕێز دکتۆر کرمانچ عوسمان پسپۆر لە بواری جنۆساید هەروەها ڕاوێژکار لە وەزارەتی داد هەروەها گفتوگۆی لەگەڵ دەکەین. سلااوت لێبێت دکتۆر بەخێر بێت. دەمانەوێت لەسەر پرسی جنۆساید گفتوگۆت لەگەڵ بکەم، ینی هەوڵەکان تا ئێستا بەکوێ گەیشتون سەبارەت بەناساندنی ئەم تاوانانەی دەرحەق بە کورت کراوە بۆ ئەوەی کە بە جنۆساید بناسرێت، ئەگەر ئەوەی کە کراوە و دواتریش پێویستە چ بکرێت؟ بەڵێ زۆر سپاس بۆ دەرفەتە سەری ڕێزونەواشش بۆ قوربانیانی تاوانی جنۆساید. لە ڕاستیدا وەکو زاراوە ئەوەی کە بەڕێزیشت ئاماژەت پێکرد تاوانی جنۆساید ڕاستور دروسترە، ڕاستە لە مێژوو لە کولتوری گەلی کوردستان بە شێوەی گشتی ئێمە تاوانی ئەنفال بەکاردێنین لەبەرەوەی ڕژێمی دیکتاتۆری گۆڕبەگۆڕ ئەو ناوەی بەکارهێنا، بەڵام خۆی لە خۆیدا ئەوە کاریگەری دەبێت لەسەر نەناساندنی ئەو تاوانە بەتایبەتی لە وڵاتانی ئیسلامی وەربا وڵاتانەی کەوا وڵاتانی عەرەبین. بۆیە وشەی ئەنفال لە قورئانی پیرۆزدا هاتووە، بۆیە ئەوە دەبێتە هۆی ئەوەی کەوا ڕێگرێکمان بۆ دروستکە، بۆیە لەسەر ئەستی نێودەوڵەتی وەکو ستاندارد پێویستە زاراوەی جنۆساید بەکاربێ. لە ڕاستیدا ئەو تاوانانەی کە دەرحەق بە گەلی کوردستان کراوە تاوانی نێودەوڵەتین واتە تاوانی ناوخۆیینین، کە دەڵێن تاوانی نێودەوڵەتیشن سێ تاوانن: تاوانی دژ بە مرۆڤایەتی واتە تاوانی جەنگ، هەروەها تاوانی دژ بە مافەکانی مرۆڤ و تاوانی جنۆساید. بۆ ئەمە پێیان دەڵێن تاوانی جنۆساید لەبەر ئەوە ئاسترین بەرزی تاوانی نێودەوڵەتی ئەگەر ئەنجام بدرێت لە ڕووی مەترسی تاوانی جنۆسایدە و بە جۆری هەموو بەڵگانەی لەبەردەستە، وەروە بە جۆری هەموو راپۆرتە نێودەوڵەتیەکان، وەروە پرۆسەی دادگایی کە لە عێراق بەڕێوە چوو بەڵگەی ئەوە دەسێنمێنن کە ئەو تاوانانە تاوانی جنۆسایدین، کەواتە ئەو تاوانانە لە دادگای باڵای عێراق بە تاوانی جنۆساید ناسێنراون لە هەمان کات لە پەرلەمانی عێراق و لە حکوومەتی عێراق، بەڵام لەسەر ئاستی نێودەوڵەتی میکانیزم و ڕێکار هەیە بۆی بتوانین کاری لەسەر بکەین و بیناسێنین لەسەر چەند ئاستێکی جیاواز. بۆ نمونە بینیمان پەرلەمانی سوید وەروەها پەرلەمانی بەریتانیا ئەو تاوانانیان بە جنۆساید نازان، کەواتە دەکرێت وەکو هەرێمی کوردستان لە لۆبی بەردەوام بێ لەسەر ئاستی هەرێمی و لەسەر ئاستی نێودەوڵەتی بۆ ناساندنی ئەو تاوانانە، بەتایبەتی ناساندنی تاوانەکانی دژ بە گەلی کوردستان وەکو جنۆساید لەسەر ئاستی پەرلەمانەکانی دنیا لە چوارچێوەی هاوسۆزی سیاسی واتە تەعاتوفی سیاسی کاریگەری باشی دەبێت، لەبەرەوەی ئەو وڵاتانە هاریکاری زیاتر بۆ هەرێمی کوردستان دابین دەکەن، وەروە دەتوانن زیاتر هاریکاری قوربانیەکان بکەن بۆی دووبارە ژیانی خۆیان دەست پێ بکەنەوە یاخود ناوچەکان ئاوەدان بکرێتەوە. لەسەر ئاستی دادگا ئێمە لە یاسای نێودەوڵەتی بنەمایەکمان هەیە کە پێی دەڵێن دەبڵ جوبرتی، واتە ناکرێت کەسێک لەسەر تاوانێک 2000 سزا بدرێ، بۆی ئەو تاوانانەی کەوا لە دادگای باڵای عێراق سزایان بۆ دەرچووە ئەوە ناکرێت جاریشتر لەسەر ئاستی نێودەوڵەتی دادگایی بکرێنەوە. بەڵام هەندێک لە کارکتەرەکانی پرۆسەی جێنۆساید ئەو کاتە پێی دەڵێن پرۆسە تاکو ئێستا دەربازیان بۆ لە سزادان دەکرێت ئەوانە لەسەر ئاستی نێودەوڵەتی دادگایی بکرێن، بۆ نمونە کۆمپیانەکانی کردی تایبەت کاتی خۆی کە هاریکاری حکوومەتی عێراقیان کردووە بۆ ئەنجامدانی ئەو تاوانانە، بە تایبەتیش کۆمپانیەکانی وڵاتانی ئەوروپا لەبەر ئەوەی لە یەکێتی ئەوروپا چەندین بڕیار هەیە باس لەوە دەکە ئەگەر هاتوو وڵاتێک یاخود دوو وڵات لە کاتی شەڕ بوون ئەو کاتە ئەو وڵاتە ئەوروپیان ناچار دەکات دوکو ئەندامی یەکێتی ئەوروپا چەک نەفرۆشێت بە وەلایەنی شەڕ بۆ ئەوەی شەڕ بەردەوام نەبێت. کەواتە ئێمە دەبینین هەندێک لەو چەکانە بەکار هاتوون ئەو وڵاتە ئەوروپیانە کۆمپانیەکانیان، کەواتە گەر ئێمە بین پرۆسەی دادگای ئەو کۆمپانیانە دەست پێ بکەین ئەوە حکوومەتەکانی ئەوروپاش ڕێگر نابن لەبەر ئەوانە کۆمپانیای کەرتی تایبەتن بەبێ علم و معریفەتی حکوومەتەکانیش لەبەرەوەی هەندێک دەبێت بۆ مەسەلەی بە جنۆساید ناساندنی ئەم پرسەی کورد. بڵێ ئەوە بەشێکیان چکە لە ڕاستیدا دەتوانین بڵێن یەک پاکێجەکەوەیە تۆ بتوانی ئەو کۆمپانیانی بدێ دادگا، پاکێجی دوم ئەوەیە تۆ بتوانی لۆبی بکەی لەگەر پەرلەمانەکانی دنیا بۆی بیناسێنن، پاکێجی سێم ئەوەیە چەندین مۆزەخانی نێودەوڵەتی هەیە لەباری جنۆساید، بۆ نمونە مۆزەخانەیەکی ناوبانگی نێودەوڵەتی هەیە لە شاری واشنگتن، ئەگەر بۆ نمونە کەسێک سەردانی بکات دەبینی لە هەر زاویەک لە هەر کۆڕنەیەک جنۆسایدی وڵاتێک بازەکەەوەی کە بەڕێز تازە باس کرد لەسەر سکرینەکە بۆ نمونەوەی ڕواندا ئەوەی بۆسنیا و کۆسۆڤۆ دەکرێت لەوێ شەرێمی کوردستان لەگەڵ ئەندامانی کۆنگرسی ئەمریکا ئەگەر هاتوو بڕیارێک بدەنە کۆنگرس لەبەر ئەوەی ئەو مۆزەخانەی جنۆسایدی واشنگتن بەشێکە لە کۆنگرسی ئەمریکا پارە و داهات و داری لەلایەن کۆنگرس بۆی دابین دەکرێت، کەواتە ئەگەر ئمە بتوانین هەرێمی کوردستانی تێدانە ئەوەی کە من سەردانم کردووە هەرێمی هەوڵێک درراوە بۆی کە ئەمەش لەوێ دیاری بکرێت و تێدا بێت. داکوێستەوەی من بزانم هەوڵ نەدراوە، من بە سەردانی شخصی کاتی خۆی کە سەردانم کرد گوتیان دەبێت لۆبیەک بکەن ناو کۆنگرسی ئەمریکا و ئەو کاتەکە بڕیاری پێ دەرچوو ئەو کاتە کۆنگرس بڕیارەکە بۆ ئێمە دەنێرە ئێمەش شوێنێک دابین دەکەین دەتوانن ئێوە پرۆژەیەک شتێک هەیە ینی بۆی ئەم لۆبیە بکرێت بۆی ئەمەش لێ بناسێنرێت لەم
مۆزەخانەیە لە ڕاستیدا ئەو چاوپێکردنە لەگەڵ بەڕێز دەرفەتێکی باشە بۆی ئەو بیرکوێ تەرح بکرێت لە ڕێگای نوێنەراتی حکوومەت بوون لە ئەمریکا بۆی کاری لەسەر بکرێت ئەوەش ئەگەر بڵێ بەڵێ بەتەکیت ئەوە یەک لەو بابەتانەیە جگە لەوەش ئەوانەی کە لە بنەڕەتدا بیرمەند بوون بۆ داڕشتنی پرسی جۆنۆساید چکەوەی کە جۆنۆسایدەکەی ئەنجام داوا بوون من هێزە سەربازەکانن ئەوانەی کە هاریکار بوونە بۆ منە کۆمپانیەکانی کردی تایبەتن بەڵام ئەو کەسەی کەەوە هزیرمەند بووە لە داڕشتنی ئەو بابەتە کەسێکی لەوانەیە زۆر ئەکادیمیست بووە دیزاین و ئەو پرۆژەی داڕشتێکە چۆن بتوانانی هەرێمی کوردستان لەناو بە لە ڕێگای 8 پرۆسی ئەنفال ئەوەش دیسان تاکو ئێستا دادگای نەکراوە دەربازی بووە کەواتە ئەو کەسە چێەوە دەبێت لە ڕێگای لە کۆڵینەوەی یاسایی بە دوای دابگەڕێن و بیدۆزینەوە لەبەر ئەوەی تاوانی جۆنۆساید ئەوەی کە بیکەرە فاعلە دەبێت سزا بدرێ ئەوەی کە هاریکار و هاندەر بەڵێ طبعا ئەوە جەنابەت ئاماژەت پێکرد لە دوای ساڵی 91 کۆمەڵێک پرۆسەی دادگای نێودەوڵەتی لەسەر پرسی جۆنۆساید هاتەکایەوە وەکو دادگای ڕواندا و یوگۆسلاڤیا پێش و ئەوانی تر لێرە لە ڕێگای ئەو ممارەسەی دادگایانە تاوانی چتر ئیزافە کرا بۆ تاوانە نێودەوڵەتەکان ئەوش بریتە لە تاوانی هاندانی ئەنجامدانی تاوانە نێودەوڵەتیەکان چکە بۆ منە کەسێکە لە پرۆسەیەک جۆنۆسایدی نەکرد بێت و پێشێلی مافی مرۆڤی نەکرد بێت وەروەها تاوانی جەنجی ئەنجام نەدا بێت کەواتە ممکنە دەربازی بێت لە سزادان بەڵام ئەو کەسە لەوانەیە لە رادیۆ ئەوەی بڵاو کرد بێتەوە کە ئەو خەڵکە بکوژێت جۆنۆساید بکرێت ئەوە دەربازی دەبوو بۆیە ئەوەش وەکو تاوان تحریز وەکو تاوان هەژمار کراوە چکەمە لە مێژوو گەلی کوردستان دوو پاکێجمان هەیە لە جۆنۆساید پاکێجی ئەوەی کە لە ڕژێمی دیکتاتۆری پێشوو بەرامبەر بە هەرێمی کوردستان کراوە و ئەوی دوێمیشان کە تاوانەکانی تیرۆریستانی داعش ئەنجامیان داوە کەواتە پرۆسی جۆنۆساید بە تایبەتی ناساندنی لەسەر ئاستی نێودەوڵەتی دەبی لەسەر چەند لێڤڵێک بکرێت ئەوانەی کە ئاماژەمان پێ کرد لە هەندێک وڵاتان بوو نمونە لە نزیکەوە کە ئاگادار بووم لە وڵاتنی بۆسنیا و هێرزگۆڤینیا لۆبیێکی زۆر گەورەیان کرد لەگەڵ وڵاتی بەریتانیا لە وڵاتی بەریتانیا لە منهەجی خوێندن باسی جۆنۆسایدی بۆسنیا و هێرزگۆڤینیا دەکەوە لەو ڕۆژە بە تایبەتی ڕۆژی قوربانیەکانی سربنیچە کراوەتە ڕۆژێکی مێژووی ئەو ڕۆژە بۆ نمونە قوتابیەکان لە قوتابخانەکان لە بەریتانیا بڵێ سەردانی مۆزەخانەیان پێ دەکەن یاخود بۆیان باس دەکەن کەواتە دەکرێت لەسەر زۆر ئاست چکە یادەوەری بەشێکی گرنگە لە تعبیزکردنەوەی ئەو پرۆسەیە هەموو ساڵی ئەو یادە دەکرێتەوە ئەو یادە گرنگە لە هەمان کات ئەو یادەش بمێنێتەوە بۆ نەوەکانی داهاتوو نەک لەبەر ئەوەی ئەو یادە بە بەرداوامی بکرێتەوە بۆەوەی ئەو یادە ببێتە هۆی ئەوەی کاوە ڕێگری لێ بکە باشە لەبەرەوەی بەرپرسیاتیەکە ناوخۆ نێودەوڵەتیە دکتۆر مەبەستمە لەم بابەتە ینی بەم شێوەیە بپرسم یانی ئەگەر دوور نڕۆین بۆ وڵاتی دیکە و بۆ ئەوانەی دۆستی کوردن و بیانەوێت کە کاریگەریان هەبێت لەسەر بە جۆنۆساید ناساندنی ئەم پرسانە ینی ئەگەر نزیکترین ئەوەیە کە عراق وەکەوەی کە دەگوترێت داوا بکات ئەم ڕووداوی بەرامبەر بە کورد کراوە ئەم کارەساتە بە جۆنۆساید بناسرێت ناتوانێت ئەمە بکات بڵێ حکوومەتی عراق وەکو دەسەڵاتی دادبەری وەکو دادگا بە جۆنۆسایدی ناساندووە و پەرلەمانی عراقیش بە هەمان شێوە و ئەنجومەنی وەزیرانی عراقیش بە جۆنۆسایدی ناساندووە بەڵام لەسەر ئاستی نێودەوڵەتی لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەوە دەکرێت حکوومەتی فدرال هاریکاری حکوومەتی هەرێم بێت باش بۆ نمونە هەموو ساڵێک کە یاسای بودجە ئامادە دەکرێت تۆ دەبێت لە یاسای بودجە بڕێک بودجەیەکی باش دیاری بکەی بۆ ئەوەی قەرەبووی ئەو خەڵکی پێ بکەیەوە بۆ نمونە ئاودانکردنەوەی و ناوچانەوە بۆ نمونە دیاریکردنی بودجێک بۆ وەزارەتی ڕۆشنبیری و لاوان تاوەکو پرۆژەی فیلمی دیکومنتەری لەسەر ئاستی هۆڵودی لەسەر دروست لەسەر ئاستی ناوخۆی بەسمەوەی کە داوا بکرێت لە ئەنجومەنی ئاسایشە لەو شوێنەیە کە پێویستە بەمەوە کە بڵێت ئەمە بە جۆنۆساید بناسرێنێت لە ڕووی یاساییەوە عراق ناتوانێت ئەمە بکات ئەرچی عراق نییە پێی دەکرێت ئەمە بکات یان نایکە چۆنە ئەمە دەتوانین بازلەوە بکەین کە دادگای تاوانکاری نێودەوڵەتی واتە محکەمەی ICC لە ساڵی 2002 بەدواوە دەست بەکار بووە و ئەو تاوانانە پێش ئەو بەروارە ئەنجام درراوە بۆیە ئێمە ناتوانین لە دادگای ICC ئەو کەیسانە بکەینەوە بۆ ئەوی دادگا جەستەکانی بەڕێوە بچێ وەرەوە بڕیاری لێ بدات لەبەر ئەوەی مێژووی ئەنجامدانی ئەو تاوانانە دەگەڕێتەوە پێش ئەوەی کە دادگاکە دابمەزرێ بەڵام ئەوە مانای ئەوەی نییە ئەگەر هاتوو چکە گرنگە کەس دەربازی نەبێت لە سزا بۆەوەی ئەو تاوانانە دووبارە نەبێتەوە مانای بۆ نمونە کەیسەکە بوو لە هۆڵندا بزنسمانێک باڵێن بازرگانێکی هۆڵندی چەکی کیمیاوی بە سەدان فرۆشت بوو کەیسێکی مەشهورە کەیسی ڤان ئارت ئەوە بۆ نمونە ئەو کەسە دادگایی کرا لەسەر تاوانی جۆنۆساید بەڵام لە وڵاتی خۆی لە هۆڵندا کەواتە ئەوە شێک لە میکانیزمەکانە لەبەری وڵاتانی ئەوروپا زۆربەی زۆریان دوای جەنگی دووەمی جیهان ئەو تاوانانیان ناساندووە و تەنانەت داخلیان کردووە لە یاساکانی خۆیان کێشەی عراق ئەوەیە کە تاوانە نێودەوڵەتیەکان لەناو یاساکانی عراقدا جێ بۆ نەکراوەتەوە بۆ نمونە ئەگەر سەیری یاسای سزادانی عراقی 111 ساڵی 69 بکەیت
تاوانی دزی وەروەها دزرێژی سێکسی تاوانی بوونم لە کوشتن لێدان هەم ئەو تاوانانی تێدا بەڵام تاوانی جینۆسایدی تێدا نیە بۆیە تاوانی نێودەوڵەتی لە عێراق جێگای بۆ نەکراوەتە بۆیە دەبینین دادگای تایبەتمەند نییە لەسەر ئەو بابەتە دادوەری تایبەتمەندمان دێ لەسەر ئەو بابەتە لێکۆڵەری دادوەرمان نییە بەڕێوەی عێراق ممکنە دووتر ببینیت وا لێک بداتەوە بابەتە کە بە سیاسی بکە ئەگەر هاتوو لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەو تاوانانە بە جینۆساید بناسێنرێ ممکنەوە ببێتە با بڵێن دەستکەوتێک بۆ هەرێمی کوردستان جا بۆ ڕاگەیاندنی سەربەخۆ بێت لە داهاتوو چکەمە دەبینین کۆسۆڤۆ و باشووری سوودان سەربەخۆی خۆیان ڕاگەاند بۆی جارشتر جینۆساید دووبارە نەبێتەوە. بەڕێز دکتۆر کرمان عوسمان پسپۆر لە بواری جینۆساید زۆر سپاس بۆ تۆ مادومان کردێت. زۆر سپاس بۆ بەڕێز.